کاک معاون ئەحمەدجان باشی شکر چی بۆ کردم بە قوربان کاک ئەحمەدجان لەو ڕۆژە ئەو ئاڵتونانەمان لێ دزراوە یعنی ماڵی ئێمە کێشە لەسەر کێشە بۆی دروست دەبێ ئەوە خێزانم تۆراوە نایەت و داوای ئاڵتونەکانەکە ئەڵێ یا ئەبێ بۆم بکڕیتەوە یا نایەمەوە مەمنونە بم ئارە وەڵڵا هەر کاتێ دزەکەتان گرت زۆر مەمنونم خەبەرم بیتێ خوات لەگەڵ يلا ورقة مدي ورقة يتو انا اللعبة خو من كان غيرني بعظم ده لايبة واش قصك باش يعني او ما سحبوا هنا شو زان من راكوارة فيلم دركات يواش يبولي يوي لولا ورا دبروا مالك هاك حمد بلا دفع كمان ندفع بمرو شبعت و بۆچی منێناوە تام سەربانە غير خطا سنابەکەی جەنابێ بوو ئەبێن و پاسوێر دەکەم بەرێ ڕووی بابی ئەوە ڕەش بێت جوێنێکە لەسەر ماڵی ئێمە بەس ڕووی بابەکە بە کەپیتاڵ بنووسە شەبەکە نییە حەلم لایە چونکە جیهازەکە لە خوارەوە ئەچینە خوارە بە قۆتە بێ با بڕێ بۆ کوێ ئەیبە ماڵی خۆمانە کاکە حەمە دراوسێمانە نایم تووڕەم مەکە نایەمە خوارەوە ناخۆمەوتان هەسە پێشم کۆ دەیت یڵە دەی دەبڕۆ وەڵام من نایم نایم نییە پێشم کۆ دەی ماڵی خۆمانە دەبڕۆ بەخوا من ڕووم نایە كاكا حما كسيليني وين ورداني شجنك لو تشي كسيليني به دايتر سنابي خوبكو بعمليش توزي فيلمي دريج دابوسين وخەتە سەریعە ئەڕژێ لە خۆشتە سەریع نەبێ هاتوویدنە ناو ماڵەکەەوە ژنەکە کە سناپێ کرد ئەو خواردنانە نەخۆیت هەر ئاوا گازێکی لێگر و خۆشتێکی لێ بکە بۆ؟ ئێبێ و بەشی دە ڕۆژ بکە ئی هەمووی کەڕۆکە قەیچێکە بە شفرێ ئاوا لێەکەین و ئەی خۆی مەردومرێت باش تووشی سیل و سەرەتانمان بکە